بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. آمين. برایان و خوشکانی زۆر بەڕێز، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەپێی تەجربەی خۆم زۆر جار خوێندنەوەی ئاەتێک مەسار و ڕەوتی ژیانی ئینسانە گۆڕێ و هەروەها ڕەنگەوانەیەک نەگوانەیە ڕەنگە تەنها دەستەواژەیەکش مەساری ژیانی ئینسان بگۆڕێ. جاری وایە کەسێک گاڵتەی پێکراوە، ئەو گاڵتەیە بۆتە دافعێک حافیزێک بۆ ئەوەی کە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە خۆیان بکە. ئەم بابەتەش کە دیاری کراوە بابەتی گیانی بەرپرسیارەتی یاخود هەستی بەرپرسیارەتی یەکێکە لە بابەتە زۆر هەستیار و حەساسەکان کە ئەمڕۆ هەمووان پێویستیمان پێێتی و پێویستە بکرێتە تەوەرەیەکی سەرەکی لە کاری ئیسلامیە، لە ژیانی تاکە، لە ژیانی خێزانە، لە ژیانی کۆمەڵگەیە و هەروەها لە کاری حیزبایەتیە و هەروەها لە کاری بەڕێوەبردن و دائیرە و خزمەتگوزاری هەموو بوارەکانی ژیانی ئینسان ئەگرێتەوە ئەوەی کە ئینسان ئەجوڵێنێ هەستکردنە بە بەرپرسیارەتی، واتە حیسی مەسئولیەت. زۆر کەس هەیە ئەژی بێگومان، بەڵام نازانێ بۆچی ئەژی. کێشەی هەرە گەورە ئەوەیە کە ئینسان نەتوانێ بجوڵێ، واتە نەکەوێتە ڕێ. کەوتنە ڕێ زۆر زۆر گرنگە، بەس کێشەی لەو زۆر زۆر گەورەتر ئەوەیە کەوت پێێتیتە ڕێ و نەزانی بۆ کوێ ئەچی. هەستی بەرپرسیارەتی وا لە ئینسانەکە بیجوڵێنێ، وا لە ئینسانش ئەکا کاتێکە کەوتە ڕێ بەرەو ئامانجێکی دیاریکراو بڕوا. جارێکیان گەنجێک چوو بۆ کۆمپانیایەک کە چووە ئەوێ لای بەڕێوەبەری کۆمپانیاکە وتی من هاتووم، تەڵەبی تەقدیم کرده بوو کە بچێ مقابلەی بکەن بۆ ئەوەی لە کۆمپانیاکە ئیش بکا وەربگیرێ. گەنجەکە چوو بۆ ئەوێ مقابلەی کرد بەڕێوەبەری ئیداری کۆمپانیاکە کە مقابلەی کرد وتی داوای لێبوردنەکەین، ئێمە شوێنی تۆمان نییە. گەنجەکە هەستا لای مێزی لای مێزی بەڕێوەبەرەکە بڕواتە دەرەوە، کە ویستی بڕواتە دەرەوە لەو کاتە سێری فەرشی سەر ئەرزەکەیە کرد، دەرزێکی دەمبوس کەوتە بوو. دەرزێ دەمبوسەکەی هەڵگرت، هێنای لەسەر مێزی بەڕێوەبەرەکە داینا. وتی ئەوە چییە؟ وتی دەرزێکی دەمبوسە. وتی ئەی بۆ هەڵەگرت؟ وتی وەڵا کەوتە بوو. وتی بۆ لێرە دانا؟ وتی ئاخر ئەو شوێنە شوێنی دەرزی دەمبوس نییە کە لێکەوتووە، شوێنی دەرزی دەمبوس سەر ئەم مێزەیە. وتی بگەڕێرەوە. ئیتر ڕۆی. وتی بگەڕێرەوە، ئێمە شوێنی تۆمان هەیە. مجەڕەد بەو هەڵوێستەی کە نواندی، هەڵوێستێکی زۆر بچکۆلەیە، بەس ڕەنگە کۆمەڵێک مەعانی زۆر زۆر گەورەی تیابێ. وای لە بەڕێوەبەرەکە کرد کە ئەم بەڕێوەبەرە ئیعتراف کا بەوەی ئەم ئینسانە هەستی بەرپرسیارەتی تایە بگەڕێتەوە. کۆمپانیایەک پێویستی بۆ ئینسانانە هەیە، حیزبێک پێویستی بۆ ئینسانانە هەیە، خێزانێک پێویستی بەو جۆرە باوکە هەیە، پێویستی بۆ جۆرە دایکە هەیە. هەر ئێمە هەر کامێکمان لە هەر یەکیەکی کۆمەڵگایە وەکو تا خۆشمان بۆ خۆشمان ئەبێ هەستی بەرپرسیارەتی بێ، وامان لێ بکە کە بمان جوڵێنێ، خەو لە چاومان بتارێ، جەستەمان ئارامی لە ئۆقرەی نەمێنێ بۆی کە بچین کارێ بە ئەنجام بگەێنین. بە تایبەت ئەمڕۆ بەڕێزان ئەزمە کە ئەزمەی ئەخلاقە، ئەزمەی ئەخلاقە وای لە خەڵکێ کردووە هەستی بەرپرسیارەتی هەبێ. ئەمڕۆ ئەزمەی ئەخلاق شەپۆلەیە. ئەگەر دقت بگرن تارێک هەڵەسێچێتە پاکستان یا هیندستان ئەنیشێتەوە، بریتیە لە نەخۆشخانەیەکی گەڕۆک، لە ماوەی 10 دقەیە عەمەلیاتی کەسێکەکە گورچیلەیەکی دەرەیەنێ 200-300 دۆلاری ئاەتێ بۆیە دوورێتەوە، دوای 10 دقەوە شێتەوە بڕۆ. هەزاران شتی ئاوامان هەیە، هەزاران حاڵەتی ئاوامان هەیە. ڕێژەیەکی زۆری ئینسانەکان لە برسا ئەمرن. ئەوەی کە ئێمە ئێستا ڕەنگە بێین بە لەفەیەکە بیخۆین، احتیمال هەیە داهاتی مانگی ئینسان مانگێکی ئینسانە بێ، یا ئین بەژەمێ خواردن گرانبەها داهاتی مانگی ئینسانە بێ لە هەندێک لە وڵاتەکانی جیهانە. کەواتە ئەمڕۆ ئەزمەی ئەخلاقە، ئەوەی کە وا لە خەڵکەکە ڕوبەڕووی ئەو حاڵەتە بوەستنەوە بریتیە لە هەستکردن بە پرسیارەتی، بریتیە لە بوونی ئەخلاقێکی بەرز. ئێخۆ ئێمە کە دەست بەکارین لە کار ئیسلامیەکەیە، هەر یەک لە ئێمە ڕەنگە حەسکەین وەکو حاڵەتی دەرونی خۆمان، حاڵەتی نەفسی خۆمان بچین لە ماڵی خۆمان دانیشین و خزمەت بە ماڵ و مناڵی خۆمان بکەین و گەشە بە ئاسی ڕۆشنبیری خۆمان بین و کارە دەعەویەکە نەکەین و خۆمان تووشی ترس و بیم و ئەو جۆرە شتانە نەکەین. بەس
لە ئێمەیە هەستکردنیان بە بەرپرسیارەتی هەیە لە کەسێکی ترانیە ئەو کەسەی تر کە هەست بە بەرپرسیارەتی ناکە ڕەنگە شەهادەیەکی زۆر بەرزی هەبێ ڕەنگە پرۆفیسۆر بێ ڕەنگە لە ئاسێکی زۆر باڵایە بێ ڕەنگە زۆر دەوڵەمەند بێ ڕەنگە ناودار بێ ڕەنگە نووسەرێکش بێ بەڵام ئەو هەستکردنە بە بەرپرسیارەتی کە کەسێکی ترهێتی بێگومان لەوە ڕەنگە بەدی نەکرێت لە قورئانە خوای پەروەردگارە فەرمێ فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون ئەوە سوێنەکە خوای پەروەردگارێکە پرسیار لە هەمووانەکرێ سەبارەت بە بچووکترین کردار گفتار ڕەوشت ئاکار وقفوهم إنهم مسؤولون فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره هەر کارێک کە ئینسان بیکات لە ڕۆژی قیامەتە ئیلا بەرپرسیارە دەرهەق بەو کارێک بە ئەنجامی گەیاندووە بۆیە خۆتزیینەوە لە بەرپرسیارەتی یان لە خۆ لە بیربردنەوە یاساکەمان بۆ ئیلغا ناکاتەوە کاتێکەوە کەسێک سوا فڕۆکەیەکە بێ ئەم کەسە کە سوا فڕۆکەیەکی جەنگی ئەبێت ئەبێ احتیمالی ئەوە دابنێ کە ئەم فڕۆکەیە بکەوێتە خوارەوە کە کەوتە خوارەوە یاسا پێی ئەڵێ ئەبێ تۆ پەڕەشوتێکە هەبێ ئەم پەڕەشوتە هێزی بەرگری یەکسانە بە وەزنی ئینسانەکە بە کێشی ئینسانەکە هێزی بەرگری ئەم پەڕەشوتە یەکسانە بە کێشی ئینسانەکە ئەم ئینسانە ئەگەر بەکاری نێنێ پەڕەشوتەکە و یاسایە جێبەجێنەکە خۆی فڕیاتە خوارەوە مەوتەکەی محەققە و شتێکی حەتمیە بڕوانەبوونی ئەو بە یاسای پەڕەشوت کە پێویستە پێی بێ لە کاتی لێ قەومانە بڕوانەبوونی ئەو قانونەکەی ئیلغا نەکردەوە قانونەکەی ئیلغا نەکردەوە بۆیە هەر کەسێکە کارێک ئەکا یان لە بەرپرسیارەتی خۆی ئەدزێتەوە ڕائەکا بڕوانەبوونی ئەو بە هەستی بەرپرسیارەتی بڕوانەبوونی ئەو هەستی بەرپرسیارەتی لەسەر ئەم لا نابات مەسئولیەتەکەی ئەم ئیلغا ناکاتەوە بەڵکو هەر لەسەری ئەمێنێ ئەگەر نێشی کە هەستی بەرپرسیارەتەکەی نەبێ بێگومان کارەسات لە خۆی ئاڕوەدا بۆیە ئەو کەسانەی کەوا ترسیان هەیە دائیمەن لە مستەقبەل ئەو کەسانەی ترسیان هەیە دەرهەق بە ماڵ و مناڵیان ئەو کەسانی بە ترسەوە هەنگاوانیان و مامەڵیان هەیە ئەوە هەستێکی بەرپرسیارەتیان تایە ئەوە ئیدراکیان بەهێزە هەندێک جۆری ترس هەیە لە کۆمەڵگەیە لە تاکەکانە جۆرێکە لە جۆرەکانی ئیدراک وەکو جارێکیان گەنجێک باسی ئەوی کردووتویم بڕوان بەخوانیە مامۆستاکە پێی وتبوو حەقی خۆتە بڕوات بەخوانە بێ ڕاشڵەکی بوو گەنجەکە وتبووی بۆ وتبووی چونکە جوتیارێک کاتێک کاچێ بۆ کێڵگەکەی مناڵێکی 2 ساڵان لەگەڵ خۆیان ئەبا کاتێک کە مارێک نزیکە بێتەوە لە مناڵە 2 ساڵەکە ناترسێ مناڵە 2 ساڵەکە ئەزانی بۆ وتی چونکە ئیدراکی نییە چونکە هەستی نییە چونکە ئیحساسی نییە ئەو ئیحساسەیە وا لە ئینسانەکە ترسێکی بۆ پێ جا کاتێک کە ئینسان ئیدراکی ئەبێ کاتێک کە ئینسان فەهمی ئەبێ خاوەنی تێگەیشتنە بێ هەست بە هەستی بەرپرسیارەتی ئەکا و ئەو کاتە ڕێگە ڕاستەکە ئاگرێتە بەر خوای گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون فلاح بريتيلا زەفەر بردن بریتێ لە ڕزگاربوون بریتێ لە گەیشتن بە ئامانجی دیاریکراوی خۆمان لە دنیادا و هەروەها لە قیامەتیشا مەرجەکەی چییە فەرمانکردنە بە چاکە و ڕێگرتنە لە خراپە وەکو خوای گەورە لە قورئانە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله خەیریەت پاساوی خەیریەت چییە فەرمانکردنە بە چاکە و ڕێگرتنە لە خراپە کە ئەمە هەستی بەرپرسیارەتی لە ناخی ئینسانەکانە وەکو چەکەرەیەک وەکو درەختێکی وەکو کۆشتێکی بەهێز ڕیشەداپتا و لە ناخی ئینسانەکانە ئەمێنێتەوە ئەم ئاەتانە ئەم ئومەتە بەرامبەر بە کۆمەڵێک مەسئولیاتی زۆر گەورە و بەهێز و شکۆمەند دا ئەمەزرێنێ و ڕای ئەگرێ مەسئولیەتی ئەم ئومەتە وەفا بووە بۆ مەبادیئی خۆی مەسئولیەتی ئەم ئومەتی ئیسلامیە ئەو وەفایەیە کە هەی بووە بەرامبەر بە مەبادیئەکانی خۆی کە ئەمین بووە لەسەر شەریعەت لەسەر شەرائع لەسەر دروشمەکان لەسەر شەریعەتەکەی خوای پەروەردگاریش بۆیە لەم ئومەتەیە لە سەرەتایە بەتابەت لە جیلی یەکەمە هەممی جەماعی بەرقەرار بوو واتە مشورخۆریەکی کۆمەڵکاری کە من تەنها هەممی خۆمم نەبێ هەممی خێزانەکەم بێ تەنها هەممی خێزانەکەم نەبێ هەممی
کۆمەڵگەکەم بێت تەنها هەمی کۆمەڵگەکەم نەبێ بەڵکو خەم لە میلەتەکەم خۆم و خەم لە ئومەتەکەم خۆم بێگومان کارێکی پیرۆزە ئینسان خەمی خۆی بخوا بەس دەو پیرۆزتر ئەوەیە کە خەمی ئومەتەکە بێ کارێکی پیرۆزە خەمی عەشرەتەکە بخۆی بەس دەو پیرۆزتر ئەوەیەکەوە ئینسان خەمی ئومەتەکەی خۆی بێ ئەیمەن مرضعی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم حاضینەشی بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی فەرمووی یا ئومی الثانیە بەدایکی یا ئومی بعد ئومی ئەی دایکم لە دوای دایکم ئەیمەن کاتێککە پێغەمبەر من صلی الله علیه و سلم وەفاتی کرد دەستی کرد بە گریان لیان پرسی وتیان بۆ ئەگرین بۆ فیراقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لێ جابیتە وتی نە وەڵڵا ئەزانم چووە بۆ لای خوای خۆی شوێنەکەی ئەوێ زۆر خۆشترە بەس لەو بۆ ئەوە ئەگریم کە وەحی دا ئەبڕێ لەم ئومەتە کە وەحی دا ئەبڕێ لەم ئومەتە ئەیمەن هەممی ئومەتێک بووە هەیە هەموو غەمی بریتێ لە خواردن هەیە هەموو غەمی بەردەوام بریتێ لە نوکتە بازی هەیە هەموو غەمی ئەوەیە کە بەس گوێ لە گۆرانی بگرێ بەڵام هەموو غەمی ئەو کەسانی هەستی بەرپرسیارەتیان تایە ئەوەیە کە هەموو کۆڵی ئومەتێک هەرەگرن مستەفا سوباعیەکێ بوو لە نووسەر و زانا بەناوبانگەکانی ئومەتی ئیسلامی کە مرد دوای ئەوە فەحسیان کرد یەکێک لە دکتۆرە ناودارەکان وتی ئەمە هەممی ئومەتێک لە ناو دڵیا بووە جەرگی ڕەش بۆتەوە ئەوەندەی خەفەت بۆ ئومەتەکەی خۆی خواردووە هێندە خەفەتی خواردەبوو بۆیە خەڵکانێک هەیە کاتێک کە مامەڵەیان لەگەڵاکە هەستەکەی زۆر قورسن خەم و هەممی ئومەتێکی زۆر گەورەیان هەڵگرتووە لە ناو دڵی خۆیانە بەردەوام لە جوڵەیان بەردەوام لە نووسینان بەردەوام لە خەمان بەردەوام لە کۆشتان ئارامیان لێ بڕاوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بە عایشەی فەرموو مەضى عهد النوم یا عائشە سەردەمی خەو بەسەر چوو ئەی عایشە ئەو کەسانی هەستی بەرپرسیارەتیان تایە بۆ شێوازە مامەڵاکەن ئیمامی عومەر کە ئەبوو بەکر مرد خوا لێ ڕازی بێ کە خەلیفەی موسڵمانان بوو وتێکی زۆر ناوداری فەرمووی لەقەد ئەتعەبتە بەعدەکە من بەعدەکە یا عومەر ئەوەی دوای خۆتێ ماندوو کرد ئەی ئیمامی عومەر یعنی تۆ ئەمەندە جددی بووی ئەی ئەبوو بەکر ئەوەی لە دوای تۆ دێ چاری ناچارە بێ وەکو تۆ وابێ بۆیە ئەوانی دوای خۆتت زۆر ماندوو کردووە ئەم عومەرە قسەکەی مەشهورە ئەڵێ ئەتەرسم لە باکووری عێراق ئەگەر ئاژەڵێ سەرسمێ بە من بەرپرسیار بم بڵێ ئەی عومەر تۆ بۆ ڕێگەکەت بۆ تەخت نەکردووە عومەری کوڕی عەبدولعەزیز فاتیمەی خێزانی چۆ ژوورەوە بۆ لای ئەگریا وتی بۆ ئەگریت وتی چۆن نەگریم ئەرکی ئومەتێکم لەسەر شانە بیست چین و توێژی بۆ ڕیز کرد وتی من چی بکەم لەمانە خوا محاسەبە مەکە هەتیو بێوەژن هەژار ڕێبوار نەدار نەخۆش کە نەفتەکار بیست ڕیزی بیست چینی ئالەمانە بۆ ڕێزکەوتی من چی بکەم لەمانە هەستی بەرپرسیارەتی ئەو ئومەتە بووە کەوای ئەو کەسانەی کە حیسی بەرپرسیارەتیان هەیە هەمیشە خەڵکانێکی زۆر گەورن بڕوانن ئەوانەی کە هەست بە مەسئولیەتەکەن لە دێیەکە لە کۆمەڵگەیەکە ئەوەی کە خەمەخوا ئەوەی کە ئەڕوا خەڵک بە ئاگایانێت بۆ نوێش خەڵک بە ئاگایانێت بۆ ئەوەی کە هەستێ بۆ پارچێ و دایک بۆ زۆر خۆشەویستە بۆ زۆر گەورەیە هەستی بەرپرسیارەتیەکی زۆر گەورەی تیا هەیە خەمی مناڵەکانی خوا مناڵەکە خەوتو ئەم خەمی خوادایە پۆشێ مناڵەکە خەوتو ئەم خەبەریە کاتەوە مناڵەکە بێ ئاگایە ئەم بە ئاگایانێتەوە بۆی کە وانەکان و واجباتی قوتابخانەی جێبەجێ بکە ئەوانەی هەستی بەرپرسیارەتیان تیا هەیە بەڕێزان هەمیشە خەڵکانێکی زۆر گەورن بڕوانن دیقەت بگرە لە ڕۆژێکە ئەگەر تۆ هیچ کارێک بە ئەنجام نەگەێنی ئەو شەوە چەندە خەفەتە خۆی هیوا هەیە زۆر جاڵی وەڵڵی خەفەتم هەیە هیچ چییە ئەڵێ نازانم چییە ئەڵێ نازانم خەفەتەکەم چیە زان خەفەتەکەی چییە خەفەتەکەی وایە ئەم مەخلووقە بۆ موهمەیەک خوا بۆ شتێکی خوڵقاندووە ئەو ئەرکەی کە لەسەر شانەتی بەجێ نەگەاندووە ئەو ئەرکەی کە لەسەر شانێتی کە ئەمی بۆ خوڵقانداوە جێبەجێ نەکردووە بەشێکی زۆری کە ئابە لەوە سەرچاوی گرتووە ئەوەی کە لەسەر شانتە لە نوێژە لە ڕۆژووە لە خزمەتکردنی ماڵ و مناڵ لە پەروەردەکردنی مناڵەکانە لە ئەرکی دراوسەیە لە کار و کەسابەتە لە قسەی خێرە لە بەسەرکردنەوەی خەڵکە لە هامشۆکردنە بۆ لای دۆستان لە دەستگیرۆیی خەڵکانێکی هەژار و نەدارە ئەو ئەرکەی کە لەسەر شانتە هەمووی جێبەجێ بکە خۆشترین حاڵتە بێ ئەو کاتە بڕۆ بۆ لای نەخۆشێک هەست بە پرسیارەتی بکە نەخۆشەکە چەندە سوود ئەبینێ لە چوونی تۆ بۆ لای تۆ زیاتر سوود ئەبینی
کاتێکەوە ئەبەخشی لە پێناوی خوایە بە هەژارێک ئەو هەژارە چەند دەسوود لەو بەخشینەی تۆ ئەبینێ تۆ زیاتر سوود ئەبینیت تۆ زیاتر سوود ئەبینی بۆیە خەڵکە بەختەوەرەکان ئەوانن کە هەمیشە لە خزمەتی غەیری خۆیانە